بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. عمركاران سرتا سپاس و ستایش بۆ خدای پەروەردگار کە جارێکی دیکە بە قسمەتی کردین بینەوە شاری رسول الله صلى الله عليه وسلم. سپاسی خوای پەروەردگار دەکەین، سەلات و سەلام دەنێرین بۆ سەر پێغەمبەر صلى الله عليه وسلم و بۆ سەر یار و یاوەران و شوێن کەوتوانی هەتا ڕۆژی قیامەت. بەڕێزان، ئێرە پێی دەڵێن مزگەوتی غەمامە. ئەو مزگەوتەیە کە وەکو شوێنەوارێک ماوەتەوە پێی دەڵێن مزگەوتی غەمامە. کاتی خۆی کە مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئالەوێ بووە، ئێرە ساحەیەک بووە، شوێنی نوێژی بارانە و هەروەها نوێژی جەژنەکان بووە. ساحەیەک بووە نوێژی بارانە و نوێژی جەژنەکانیان لێ کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ نوێژی بارانە و جەژنەکان هاتووە ئەلێرە ئەو نوێژەی ئەنجام داوە. ئەنجا دەڵێن کاتی خۆی کە نەجاشی مردووە کە چاکەی لەگەڵ ئیمانداران کردووە، لەگەڵ سەحابەکانی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم، پێغەمبەر هەر لێرەوە لەو ساحەیەوە نوێژی غایبیشی لەسەر نەجاشی کرد. ئەنجا کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژە بارانەی دەکرد ئالێرە، هەورێک بە فەرمانی خوای پەروەردگار سێبەری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم. بۆیە ئەو مزگەوتەیە ناونراوە مزگەوتی غەمامە، واتە مزگەوتی قەڵە هەور یاخود هەوری سپی. بۆچی؟ لەبەر ئەوەی هەور سێبەری لەسەر پێغەمبەر کرد. لەوەوە وەکو شوێنەوارێک ئەو مزگەوتیان بۆ ئێرە دروست کردووە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا، کردویانە بە مزگەوت کە وەکو شوێنەوارێک بمێنێتەوە کە پێی دەڵێن مزگەوتی غەمامە. ئێمە لێرەوە بەڕێزان گەورەی ئەو پێغەمبەرەمان بۆ دەردەکەوێت صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار بە فەرمانی خۆی بە ئیزنی خۆی لە کاتێکدا کە نوێژە بارانە دەکات هەورێک دێت سێبەر لەسەر پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە بەشێکی شەودا پێغەمبەرەکەی خۆی دەعوەت دەکات بۆ حەوت ئاسمانەکان دەیبات. ئەوە ڕێز و پلە و پایەکی زۆر گەورەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار پەرە هەوڵ دێنێ بۆ ئەوەی کە لە کاتی گەرمادا سێبەر لەو پێغەمبەرە بکات صلی الله عليه وسلم. ئەجینەکان گوێ لە پێغەمبەر دەگرن صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدات، مەلائیکەتەکان سەڵاواتی لەسەر دەدەن، فەرمان بە ئێمە دەکات سەڵاواتی لەسەر بدەین. هەموو ئەوانە گەورەی و پلە و پای ئەو پێغەمبەرەمان پێ دەڵێن صلی الله عليه وسلم. بۆیە ئەوە پەیامێکە کە ئێمە چاکتر دەست بە ڕێ و شوێن و سنەتی ئەو پێغەمبەرەوە بگرین صلی الله عليه وسلم، چونکە ئینسانێک نییە لەسەر ڕووی ئەو زەویەی وەکو ئەو پێغەمبەرەی خوای پەروەردگار شایەدی بۆ دابێ و مەدحی کرد بێت. وإنك لعلى خلق عظيم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەتۆ لەسەر خوڕەوشتێکی زۆر جوانی، چاکترین خوڕەوشت لە هەرچی بواردا هەیە کە ئینسان بیەوێت تەماشای ئینسانێ بکات لەسەر ڕووی ئەو زەویەی بریتیە لەو رسول الله صلی الله عليه وسلم. دەی ئەوە پەیامێکە ئێمە کەسی وەکو ئەو پێغەمبەرەمان دەست ناکەوێت، دەبێت چاکتر ڕێ و شوێنی ئەو پێغەمبەرە بگرین، چاکتر سنەتەکانی ئەو پێغەمبەرە جێبەجێ بکەین صلی الله عليه وسلم، چونکە ئینسان باشترین سەرمەشق لەو دنیادا بریتیە لەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای گەورە شاهدی بۆ داوە، ئەنجا لەسەر ئێمەشی واجب کردووە کە ئێمە سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرین صلی الله عليه وسلم. هەر بەبوونەی ئەو گەورەی ئەو پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، ئێمە کە ئومەتی ئەو پێغەمبەرین، ئێمەش بەهۆی ئەو پێغەمبەرەوە گەورە بووین. ئەوە تا لە ئومەتی ئەو پێغەمبەرەیدا صلی الله عليه وسلم ئینسانی وا هەیە، ئیمانداری وا هەیە. پێغەمبەر دەفەرمێ کە ئەنەس بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ ئینسانی وا هەیە لە ئومەتی من ئەگەر سوێن بخوا لە خودای لەسەر خوای پەروەردگار بڵێ خوایە دەبێ ئەو کارم بۆ جێبەجێ بکەی، خوای پەروەردگار سوێندی ئەو کەسە ناشکێنێت. ئەوەش گەورەی ئەو پێغەمبەرەیە بەڕێزان. تەماشاکەن لە ئومەتی ئەو پێغەمبەرەی ئینسانی وا هەبووە، سەحابەی وا هەبووە کە سوێندی خواردبێ دەبێ خوای گەورە ئەو کارێ بۆ بکە، خوای پەروەردگار سوێندی نەشکاندووە. یەکێک لەوانە بەڕای کوڕی مالیکە کە ئیمانداران سێ جار پەنای بۆ دەبن لە کاتێکدا کە شەڕیانە و جەنگیانە لەگەڵ بێباوەڕان، دەڵێن وەرە پێغەمبەر شایەدی بۆ تۆ داوە، وەرە دوعامان بۆ بکە بۆ ئەوەی لە جەنگەیدا سەر بکەوین. سێ جار داوا دەکات، دوعا دەکات لە خوای پەروەردگار. خوای گەورە بە فەرمانی ئەو سەحابە بەڕێزان ئیمانداران سەر دەخات. جا لە سێم جاردا گوتی ئەی خوای پەروەردگار، وەڵاهی دەبێت لەو جەنگەیەدا ئەمنی شەهید بم بۆ ئەوەی هیچی دیکە شەرمەزاری تۆ نەبم، مسلمانان بڵێن دەبێ دوعامان بۆ بکەی بۆ ئەوەی کە سەرکەوێن، دەبێت لەو جەنگەیەدا ئەمن شەهید بم و مسلمانانیش سەرخەی. خوای پەروەردگار بۆ سێم جار ئیماندارانی سەرخستن
بدعاء أو صحابيا ودواتر بخوشي شهيد بوشو بولاي خواي پروردگار تماشاكن برزان أو أمتي پیغمبر صلى الله عليه وسلم أو صحابي پیغمبر لأمتي أو پیغمبر دا إنساني وهب وكام سويندي خوار دول سر خواي پروردگار دبي أو كارم بوكي هنده للاي خواي قوير برز بوا هنده إيماني برز بوا خواي پروردگار داوایە کەی نەشکاند بۆ دوعایەکەی ڕەت نەکردوێتەوە هەموو ئەوانە گەورەی ئەو پێغەمبەرەمان بۆ دەردەخەن صلی الله عليه وسلم پلەبەرزی ئەو پێغەمبەرەمان بۆ دەردەخەن ڕەحمەت بوونی ئەو پێغەمبەرەمان بۆ دەردەخەن دەی با ئێمەش چاکتر دەست بە سونەت و ڕێو شوێنی ئەو پێغەمبەرەوە بگرین با چاکتر بیناسین با لێرەوە خاڵێکی وەرچەرخان بێ بۆ ئەوەی کە زیاتر دیراسەی ژیانی ئەو پێغەمبەرە بکەین دیراسەی سونەتەکانی ئەو پێغەمبەرە بکەین وسنتەکانی ئەو پێغەمبەرەی لە ژیانی خۆماندا جێبەجێ بکەین بەڵکو ئێمەش خۆی گەورە بە ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیسابکە صلی الله عليه وسلم خۆیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی داوات لێ دەکەین کە بۆ ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیساب بکەین یا رەبی خۆیان گیان ئەو پێغەمبەرە شەفاعەتمان بۆ کات یا رەبی خۆیان ئێمە میوانی ئەو پێغەمبەرەی تۆین خۆیان ئەتۆش ڕێزمان بگری بە میوانی ئەو پێغەمبەرمان حیساب بکەین یا رەبی خۆیان بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب بکەین حشرمان لەگەڵ محەممەد صلی الله عليه وسلم هاوڵانی پێغەمبەردا بکەین صلی الله عليه وسلم خۆیان ئێمە هەرچەندە تاوانیشمان زۆرە بەڵام هاتووینە ماڵی تۆ هاتووینە میوانی پێغەمبەری تۆین صلی الله عليه وسلم سەرفی نەزەر لە گوناه و تاوانەکانمان بکەی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا ئەو عومڕەیەمان لێ قبوڵکەی بوێتە مای سڕینەوەی تاوانەکانمان ئینشاءالله خۆیان داوا دەکەین دوعا دەکەین لێرەوە دەپاڕینەوە لەو شوێنە پیرۆزەی لە شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە داوای دوعایان لێ کردوین ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە کە یەکێک لەوانە برایەک لێرە داوای لێکردن کە دوعای بۆ بکەین بە جەماعی یا رەبی خۆیان شیفای نەخۆشیەکەی بۆ بنێری خۆیان هەر کەسێک کە نەخۆشە شیفای بدەی خۆیان هەر کەسێک قەرزارە قەرزەکەی بۆ بدەیەوە خۆیان هەر کەسێک دڵتوندبوونێکی هەیە ناڕەحەتیەکی هەیە خەم و خەفەتێکی هەیە یا رەبی خۆیان لەسەری هەلابەری خۆیان هەر کەسێک سەجنە بە زوڵم گیڕاوە یا ربی خۆیان دەروی خێری لێ بکەیەوە خۆیان دەروی خێر لە ئێمە بکەیەوە عاقبەتمان خێرکەی بە ئومەتی ئەو محەممەدی حسابمان کەی صلى الله عليه وسلم آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.